بینەرانی خۆشەوی سڵامێکی گەرمتان پێشکەش بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی 15 هاوڵاتی کورد لە چەند شاری ئێران و کوردستان، میلیتاریزەکردنی شاری تاران و بەرزبوونەوەی کەشی ئەمنی لە ئەو شارە، هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر نەخۆشخانەی میلادی ئیسفەهان، پشتیوانی کرێکارانی تورکیا لە خۆپیشاندەرانی ئێران و قەیرانی ئابووری بانگی سپە و چەندین بانگی گەورەی دیکە لە ئێران. دەست بە سەرکرانی 15 هاوڵاتی کورد لە چەند شاری ئێران و کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی لە شارەکانی 15 هاوڵاتی کورد لە چەند شاری ئێران و کوردستان دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان ئەو 15 هاوڵاتیە بە ناوەکانی ئەرسەلان ساڵحی، هوشیار شەعبانی، میلاد ئاهەنی، موبین محەممەد زادە، خسرۆ بێهرەنگ، شەهاب ڕاد، مەهدی قوباد سیاه، ڕەزا پارساپور، شەهریار مرادی، ڕەزا هیمەتخانی، فەرزاد قەیسەری، بێهزاد شاکە، دیاکۆ عەزیمی، مەرزیە مرادوەیسی و عەتیە گوڵچینی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە شارەکانی سنە، جوانڕۆ، کیش، بانە، سەقز و پیرانشار دەست بەسەر و ڕەوانەی گرتووخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوانە زانیاریەک لە بەردەستانیە. میلیتاریزەکردنی شاری تاران و بەرزبوونەوەی کەشی ئەمنی لە ئەو شارە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ڕژیمی کۆماری ئیسلامی بەمەبەستی ڕێگری لە ڕاپەڕین و ناڕزایەتی خەڵک لە شاری تاران دەیان کەرەستەی سەربازی و تانکی ڕەوانەی ئەو شارە کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی پاش ئەوەی کە لە شەوانی ڕابردوودا کۆنترۆڵی کۆمەڵێک لە گەڕەکەکانی شاری تاران وەکو تێران پارس، سەعادەت ئاباد، ئێکباتان و نارمەک لە دەست ئەدا و هەروەها چەندین ناوەند و بینای حکومی لەلایەن خۆپیشاندەرانەوە لە ناوچوو. ئێستا بەمەبەستی ڕێگری لە کۆبوونەوە ناڕزایەتی خەڵک، هێزێکی زۆر کەرەستەی سەربازی و تانکی لە کۆمەڵێک لە مەیدانەکانی ئەو شارە بەجێ کردووە. هەروەها شایانی باسە سەرچاوەکانی هەواڵ باس لە ئەوە دەکەن کە ڕژیم بەدانانی دەیان خاڵی پشکنین نەک تەنیا ڕێگە لە هاوڵاتیان دەگرێت، بەڵکو موبایلی دانیشتوانی ئەو شارە کۆنترۆڵ دەکات. هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر نەخۆشخانەی میلادی ئیسفەهان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە پزیشکان و کادری دەرمانی نەخۆشخانەی میلاد لە شاری ئیسفەهان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرتی گەیشت و کادری دەرمانی ئەو نەخۆشخانەیە کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری ئەمساڵدا برینداریان دەرمان دەکرد، بە هێرشی هێزە ئەمنیەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتووخانەکانی ئەو ناوەندە کراون. شایانی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسناوی دەست بەسەرکراوان و هەروەها شوێنی ڕاگررتنیان زانیاریەک لە بەردەستانیە. پشتیوانی کرێکارانی تورکیا لە خۆپیشاندەرانی ئێران. ڕۆژی ڕابردوو کرێکارانی مانگرتووی شێرکەتی شیکماکس لە شاری توکاتی تورکیا و هەروەها سندیکای کرێکاری بریتەکسەن بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک پشتیوانی لە خەڵکی ناڕازی ئێران کرد. کرێکاران لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە سەرکوتی خۆی ناوی خەڵکی ناڕازی و داخستنی هێڵی ئینتەرنێت دەیەوێت خەڵکی وڵاتانی دیکە داخوازیە ڕەواکانی خەڵک و چینی کرێکار لە ئێران نەبینن. هەروەها لە بەردەوامی بەیاننامەکەدا جەق لەسەر ئەوە کراوەتەوە کە کۆمەڵگای نێودەوڵەتی، یەکێتی کرێکاریەکان و هەروەها ڕێکخراوەکانی مافی مرۆڤ پێویستە سەبارەت بە جەنایەتەکانی ڕژیم بێدەنگ ڕانەوەستن و هەڵوێستیان هەبێت. گواستنەوەی دەیان پاسی هێزی سەرکوت لە عێراقەوە بۆ ئێران لەژێر ناوی گەشتیار و زائر.
بەپێی هەواڵی گەیشت و ڕژیمی کۆماری ئیسلامی بەهۆی کەمبوونەوەی هێزە سەرکوتگەرەکان و هەروەها دوودڵی هێزەکانی ناچار بە گواستنەوەی دەیان پازی هێزی سەرکوت لە وڵاتی دراوسێ کراوە. بەپێی دوایین راپۆرتەکان تا شەوی یەکشەممە 11 بەفرانباری 1404 هەتاوی لانی کەم 6 پاس هێزی سەرکوت لە عێراقەوە ڕەوانەی ئێران کراون و ئەو کەسانەش وەکو زائێر پێناسەیان بۆ کراوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان راپۆرت سەبارەت بە بوونی هێزە بیانیەکان لە نێو سەرکوتگەرەکانی ڕژیمدا بەدەستمان گەیشتووە و لە شارە جۆرا و جۆرەکاندا بڵاوەیان پێکراوە. قەیرانی ئابووری بانگی سپە و چەندین بانگی گەورەی دیکە لە ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان بانکی سپە و چەندین بانکی گەورەی دیکە لە ئێران تووشی قەیرانێکی گەورەی ئابووری بوون و بەبێ پشتوانەی دەوڵەت ناتوانن بەردەوام بن لە چالاکیەکانیان. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی کۆمەڵێک لە بانگەکانی ئێران کە بانگی سپە یەکێکیانە لە چەند کۆبوونەوەی ڕۆژنامەوانیدا ئاماژەیان بەوە کردووە کە بانگەکانی ئێران تووشی قەیرانێکی گەورەی ئابووری بوون کە تەنانەت هێندێکیان ئەگەری هەیە هەڵبوەشرێنرێتەوە. بەوتەی کارناسانی بواری ئابووری ئەم قەیرانە کاتی نییە و لە ئەنجامی چەندین دەیە سیاسەتی ناکارەمەدا هاتووەتە ئاراوە و لە ماوەیەکی کورتدا کێشەکە چارەسەر نابێت. دوا هەواڵمان سەبارەتە بە هۆشداری وڵاتانی گروپی حەوت بە ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو وەزیرانی دەرەوەی وڵاتانی گروپی حەوت بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەکی هاوبەش ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی تونند و تیژی دشت بە خەڵکی ناڕازی لە ئێران ئەگەری هەیە چەندین گەماری نوێ بەسەر ڕژیمدا بسەپێنن. بەپێی راپۆرتەکان ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کۆتایی هێنان بە ناڕزایەتیەکان و هەروەها ترساندنی خەڵکی ناڕازی لە ئێران تونند و تیژیکی زۆری دشت بە خۆپیشاندەران لە شارە جۆرا و جۆرەکان بەکارهێناوە و بە تەواوی مافی مرۆڤی پێشێل کردووە. لە بەردەوامی بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە بە توندی سەرکۆنێ ئەو کردەوە دژە مرۆڤانەی ڕژیم دەکەن و لە داهاتوودا بە ساپاندنی چەندین گەماروی نوێ بەسەر کۆماری ئیسلامی وەڵامێکی توندی پێئەدەنەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.